بەشێک لە مرۆڤەکان و مرۆڤایەتی پیان وایە وەک چۆن مرۆڤ بە تەنیایەت و لە دایکە بێت و بە تەنیاش ئەڕوا ئاساییە تەنیایی ژیان. بەشە گشتێکی مرۆڤایەتیش پێی وایە کە ژیان ئەگەر ژیانی جووتی نەبێ ژیانێکی ناتەواوە و هەندێک تەنز و قسە و باس دوای ئەو کەسانە ئاخرێ کە تەنیایی هەڵەبژێرن تا ئەو شوێنەی خۆیان بڕوایان پێ. ئێمە لێرە باز لەوە ناکەین ژیانی تەنیایی باشترە لە ژیانی جووتی یا بە پێچەوانەوە ژیانی جووتی باشترە لە ژیانی تەنیایی، بەڵام بابەتی وشەی سنگڵ لە کوردستانە بۆتە بابەتێکی ئەتوانم بڵێم تەنز ئامێزی کە بەشێک لە میدیاکان دروستیان کردووە، بەشێک لە سۆشیال میدیا دروستی کردووە، قسە و باس و چوزانم تۆ بەتانی دوو نەفەری نابینیت و تۆ تاکەی بە تەنیاییت و نازانم چی و چی و چی و چی ئیشەڵڵا ئاخر ساڵمە بێ سنگڵ بم و ساڵێکی تر لەگەڵ ماڵی خەزوورمە ئەچم بۆ فڵان شوێن. ینی ئەم بابەتە لە نێوان تەنز و جدیەتە کۆمەڵێک کەس برینارەکە کە خۆیان تا ئەو شوێنی بیرەکەنەوە ژیانی تەنیایی هەڵەبژێرن. دکتۆر بەخێر بێت. سنگڵی عیبە؟ خۆی وەک ئەوەی کەسەکە هاوسەرگیری کردبێت و جوود بێ عیب نییە، بە هەمان شێوە سنگڵیش عیب نییە. بابەتێکە زۆر ئاساییە کە مرۆڤ سنگڵ بێ و بە هیچ شێوەیەک لە شێوەکان تەنانەت ئەگەر لە درێژەی بەرنامەکە زیاتر بوارمان بۆ ڕەخسا قسەی لەسەر بکەین بە دیوە زانستیەکانیش دەروونزانی دژی ئەوەیە گشتاندن بۆ هەر دیاردەیەک لە دیاردەکان بکرێت. وەنیە؟ بەڵێ. باش. مامۆسا هەڵبەتە مەبەستمەکە دوجار لەگەڵ تۆ قسە بکەم. خانم تۆ هەر زۆر کورت و پوخت و با بڵێین بەو زمانە گشتیە قسە بکەین. بەڵێ. تاک ژیان و سنگڵی عیبە؟ بە هیچ شێوەیەک عیب نییە. بگرە ئەو کەسێکە بڕیار ئەدا بە سنگڵ بژیت خەریک ئەبێت بۆ ئەوەی دیوێکی تر لە خۆی بناسێتەوە. واتە چییە کات بەرپرسیارەتەکانی قورسە بێت هەندێک لە سنگڵەکان بۆ ئەوەی درێژە بۆ بڕیارەی خۆیان بدەن خۆیان نەخەنە ژر گەماروێکی تایبەت، هەندێک فیلترات بۆ خۆیاندا ئەنن ئەمە وا دەکات کەسایەتێکی دیکە و کەسایەتیەکەی بەهێزتر بۆ خۆی دروست بکات چونکە پاڵ بە کەس نابەستێت ئەوێ بە تەنیا بژیت. ئەمە بڕێ من باش هەڵبەتە هەر ئەڵێ مانگە شەو سەر لە ئێوارە دیارە دکتۆر لەم بەرنامەیە با بڵێین ئیشەکەی خۆی ناڵێم میان ڕەویە بەڵام واقع بینانەتر و زانستیانە سیرکردنی هەردوو دۆخەکەیە هەم تاکژیان و هەم جوود ژیان. بەڵام جەنابەت ئەڵێ مانگە شەو سەر لە ئێوارە دیارە هەستەکەم پشتگیری لە ژیانی تقریبەن تەنیایی ژیان ئەەکەی. نه حەزی کەسەکەیە کەسێک هەیە ئاواتێکی هەیە ئامانجێکی هەیە هەدەفی هەیە ئەیوت بوو ئەو هەدەفە بڕواتە پێشەوە لەگەڵ هەدەفەکەیان ناتوانێت بچێتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە ئەبێ دانێکی هەڵبژێرێت. ئەگەر هەدەفەکەی لای گرنگ بێت هەدەفەکە هەڵبژێرێت، ئەگەر نە هەدەفەکە زەعیفتر بێت ناو پرۆسەی هاوسەرگیریەوە. و من خۆم وەکو تاکی خۆم بە هیچ شێوەیە پشگیری هیچ لایەکی ناکەم. من پشگیری دەرونی شخصەکە ئەکەم ئاواتەکە یەکەم حەزی لە چییە ویستی لە چییە ئەو ویستە لایەنەکەی بۆ دیاری دەکات. باش مامۆساجان. بەڵێ. سلەیمانیەوە هاتووی. سپاس بۆ تۆ. تۆڵی چی؟ وەڵی من ڕای سپاس بۆ جەناب و ستاف و ئەم میوانە جوانانە هەموو لای بەخێر بێن. قوربانم. هیدایەتی قسەکانم لە شاشەی کامێرەکانەوە محبەت و خۆشەویستی ئەپرژێنین بە هەموو دڵێکە. ئێمە باسی کەیسی مرۆڤەکەین. باش. هەموو کەیسێکی مرۆڤ هەموو شێوازە ژیانێکی مرۆڤ جێی بایەخە جێی ڕێزە لە ئیسلامە. باش. چۆن قەرارەدا تەنانەت لە ڕوە دینیەکەشیەوە هەرە بێ ڕێزی لێ بژیری ینی تەنانەت کەسێ تاوە حەدە ئازادە ئەگەر ئیسلامی ژەڵ نەبژێرێ. باش. لەمەیە کە ئەم بابەتە بابەتێکی سەرێکی کۆمەڵایەتیە سەرێکی دینیە هەر ئەمەشە ئەم بەڕێزانش کە لێرە مەوجودن هەر ئەوەشە کە جەنابی شەلێری ڕاستە لەبەرەوە ئێمە وەکو مسلمان یا با بڵین وەکو مەلا هەنگاوێ پێشتروانە زۆر جەخت لەوە ئەەکەینەوە دیفاع لەوە ئەەکەین کە زەواج ببێت ئاسانکاری بکەین
چی باشەوا بکەین ئەم دوانە ئەگەر زەواز کراوە خەریکە کێشەیەگە کاکە نەگاتە شتێک لێک جیا بنەوە مەحەلی بکەین باج بدەین خۆمان ماندوو بکەین زۆر لەگەڵ ئەم بەشەیەین ئێمە وەکو موسڵمان بەگشتی باش پێمان وایە کە نەکخوا نەخواست ئەوەی کە زەواجی نەکردووە خراپ بێ نەخێر بەڵام پێمان وایە کۆمەڵێ خێر چاکە مەردایەتی پیاوەتی بەنسبەت پیاوەکەەوە ئافرەتێتی و مێتی بەنسبەت ژنەکەەوە دەرگای لەسەر داخراوە ئیلا لە دوای زەواجەکرێتەوە باشە تقریبان تێڕوانینەکەی ئاینی ئیسلام ئەوەشە تقریبان نیوەی ئیمانە بەڵێ بەڵێ ینی بە جۆرێک لە جۆرەکان هەرچەنێ برادری و مامۆسا ئەگەر ئاگەر لێ نەبێ و نیوەی هەیە ئەڕواگەر ئەوجاوە نوکتەیەکیشی لەسەر بەڵام ڕووی مەجلیسی نیوە یانی ئەگەر پرۆسەکە بەتەن دروستی نەبێ و نیوەی کە هەشتا ئەڕڵێ باش ئێمە هەڵبەتە من نامەوێت لەم بەرنامەیە بچینە ناو پرۆسەی زەواجۆ باش بەرنمەیەکی دوور درێژی ترە لەگرێ من ئەمێ ئەوە نەبزانم لە زمانی ئاینەوە لە زمانی زانستی دەرووناسیەوە لە زمانە کۆمەڵایەتێکەوە ئێمە بۆچی تەنیایی ژیان بە چاوێکی کەم سەیرەکەین یا بووە بە تەنز مەسەلەن مقابلی کەسێکەکرێ سەیرەکەی لە سەیرانە ئایبی نییە وەس بە سنگلی هاتووی نەوەڵا ئەمیشەڵە ئیشەڵا ئاخر ساڵ مەس بۆی زەوقی ینی وەکوا بێت لە وەزعێکی زۆر زۆر خراپە بێ و ئاخر ساڵی بێت کاک دەروون یەک هەنگاو بگەڕێنە پێش پرسیارەکە ئەو قسەی کە کەسێکە لە سوۆسیال میدیایەک لە بەرنمەیەک ئەزانی چەند کاری گەرە لەوە چ زۆر کەسی پێوە بتلێتەوە شۆ وەنیە بیپی بەڵێ نییە و خاڵێکی تر ئێمە لە مجتەمعی ئێمە زۆر شت هەیە کە ئێمە چوینەتە دواوە زۆر چوینەتە دواوە یعنی گاڵتەکردن بیان با بڵێن تەنزگرتنی کەسێک کە جۆرێ لە ژیانی هەڵبژاردووەمە ئیلاقی بە سەقافی ئەو میلەتەوە هەیە ئیلاقی بە سەقافی تاکەتاکی ئەو کەسەوە هەیە یعنی ئێمە ئەگەر من وەکو دین قسە بکەم لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر شت هەیە کە عیبە نەبووە ئاسایی بووە تەبیعی بووە نۆرمال بووە تەنانە لە بابەتە گوناحەکاندا یعنی ئافرەت هاتووە قسمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم توێتی من ئەوەم کردووە کە ئێمە پێڵێن زینا و حملم هەیە باش و توێتی بڕۆ جارێ بە حملەکە نۆمانگ بڕۆ و با لە دایک بێ ئەم نۆمانگەم ژنە لەکوێ ژیاوە طبعی نەقسەیان پێوتووە نە ئیهانەیان کردووە نە جوێنیان پێداون وەزانراویشە دوای هاتۆتەوە توێتی ئەو مناڵەکەی و من چی بکەم توێتی جارێ بڕۆ 2 ساڵ شیری بەرێ ئەم 2 ساڵە مناڵی بەخێو کردووە لەکوێ ژیاوە لەناو مجتەمەعەیە ژیاوە سیرەکە ئێمە زۆر هاتوینەتە دواوە یعنی ئەگەر کەسێک هەر شێوازە بڕیارێکی ژیان هەڵە بژێرێ بۆچی من یعنی خەریکی ئەوە بم ئەو چی ئەکا و چی ناکا و ینی مەسەرم بۆوە ینی لە ڕۆ دینەکەەوە ێسا وێنەیەک دروست بووە بەڵێنی ئەمێ لە بنی هەمانەکە بم باش دکتۆر هاوکاریەکەم کە لەم تێڕوانینا ینی ئێوە لە ناو خەڵکان خانم تۆش ینی لە دیوە زمانە ئاینیەکەی بەشێک لە مامۆستایانی ئاینی وا دروست بۆ ئەو کوڕی کە سنگڵە و کوڕی کە تەنیا ژیانی هەڵبژاردووە بە تایبەت پیاوان ئیتر ئەوە تەنها هۆکارەکەی ئەوەیە کە ئیتر بە زمانی خۆیان خەریکی داوێن پیسی و خەریکی زینا و خەریکی چی و چی بێت ینی تێگەی بۆیە هەمیشەش کە بەر کۆمەلگاکەیەوە بۆ ناکەی ئەوە بۆ نازانڕاستە خۆی ئەگەر پێی بڵێ بۆ زەواج ناکەی بەڵگەنیە لەسەرەوەی کە ئەو توهمەیە بۆ کەسە هەڵبەسی ئێمە وەکو عەرزم کردی کۆمەڵی ئاەت و حەدیثمان هەیە دافع پاڵنەرە یعنی من بە یەک نوقتە پێت بڵێ مەزانی لە ئیسلامە کاتێک کە تۆ خەبەر دەبێتەوە خێزانەکەت هاوسەرەکەت ینی یان مناڵێکت بەتانەکەی لەسەر لاچووە تۆ بەتانەکە هەڵەگریتەوە هەر بە غەریزە ئەماکەی ئەی خەیتەوە سەرشانی ئەزانێت چینە خێرتەگا تا بانی شەو نوێشکێ بەقەرەوە خێر نییە ئەمە لەکوێ پیا ئەبێ لە دوای ئەو پرۆسەیە پیا بێ وایە یان نا ڕاست و کۆمەڵێ شتی تر ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی خێرەکاتەوە نیاڵێ خێرکەن بە خەڵک ئەڵێ گەورەترین سەدەقە و خێر ئەو لوقمەیە کە ئیدەی بەدەست خێزانتەوە کە ئەمە شتێکە لە ئێمە ینی واجبە و هیچ ئازایەتێکی تێدا ڕاستە ئەوە شایانی بەرنمەیەکە کە خەڵکەڵێنەوە مونەرمە بۆی واکە ئێوەش زۆر بەخێر بێن هەر قسە و باسێکتان لە هەر شوێنێکە هەبوو ئێمە لە خزمەتتانین حەز ناکەم بچمە ئەو دیوەی پرسیاری تایبەت بکەم بڵێم چێ بە تەنیا ئەژی و چێ سنگڵە و چێ سنگڵ نییە و چێ چوزانم چی بەڵام هیوادارم قسە و باسی خۆتان هەبێ و زۆر بەخێر بن لە هەر شوێنێکە ویستان قسە بکەن من لە خزمەتتانم ینی بەس نامێ ئەحراستان کەم بێمە پێشەوە دکتۆر بەڵێ ئەم پرسیارە زۆرەکەم لە بڕێن بابەتانی ئێمە بەرنامەی لەسەرەکەین هەمیشە بەشێک لە قسە و باسەکان ئەوەیە کاکە و مۆزوع بڕاوە ئێوە باسی ئەماکەن مۆزوع بڕاوە باسی ئەماکەن بەڵام من پێم وایە حەزم لە بەردی گەورە نییە ئەم شۆ هەتا بەیانی باسی گەندەڵیە سیاسیە گەورەکان بکەین و هیچیشمان بۆ چارەسەر نەکرێ و هەمووشی هەر لە شوێنی خۆیان بێ و بەشێک لە بەرپرسە گەندەڵەکان بازۆڵیان خڕومبەرتر بێ ینی تاسیرمان نەبێ بەڵام لانی کەم ئەم باسانە
ئەو باسانەیە کە ڕۆژانە بەرهەمومانەکەی کە ڕۆژانە ئەگەر من ئازێت نایە تۆ ئازێتەیە ئەگەر تۆ ئازێت نایە خانم ئازێتەیە ئەم بابەتانە هی بەرنامە دروستکردنە بێگومان خۆی ناکرێمە لە پرسە کۆمەڵایەتی و دەرونی و بابەتە ئەو بابەتانەی کە پەیوەستن بە ژیانی ئاسایی خەڵکی کەم بکەینەوە وەک ئەوەی کە مەبەستمانە پەنجە بخەینە سەر هەندێک لە ئازارەکان و ئەو مەسئلانەی کە ئاماژەت بۆ کردن وەکو گەندەڵی و بابەتەکانی تر بەڵام دەکرێ بە هەمان شێوە و بەڵکو زیاتریش گرنگی بە پرسە دەرونیەکان بدەین. من هەمیشە دەڵێم مرۆڤ پێکاتوە لە هاوکێشەیەکی دەرونی ئەگەر هاتو هاوکێشەکە هاوسەنگ بوو مرۆڤێکی ئاساییە مرۆڤێکی گرنگە هەر یەکێکمان بە من و بە تۆ و بە ئامادەبووان وەکو تاک بەیەکەوە کۆمەڵگایەکمان پێکهێنا و کۆمەڵگەمان دروست کردووە بڕۆ سەیری ئەڵمانەکان بکە کاتێک کە پرسیاریان لێ دەکەی بۆ گرنگی بە تاک دەدەن دەڵێن نەخۆشکەوتنی تاکێک دەبێتە بارگرانی بۆ کۆمەڵگایەک بەگشتی واتە ناکرێ گرنگی تاک و ئەو پرسانەی کە پەیوەستن وەکو ئەو پرسەی ئێستا کە قسەی لەسەر دەکەین نادیدە بگرین بەڵکو بە پێچەوانەوە گرنگە بەڵام بین بە شێوازی تەنیا ڕووکەشانە باسی نەکەین کە دەڵێم ڕووکەشانە مەبەستم لێرەوە نیە بە زمانێکی زانستی هێندە ئاڵۆز قسەی لەسەر بکەین وەرگر نەتوانێتن سوودمان لێوەربگرێت و من پێشنیارێکی بچووکم هەیە لە بەرنامەکانت زۆر جار ئەو بەرنامانەی کە زۆر بۆ ینی تایبەتە بە پرسی گەورەکان تێبینیەک بدەیت بە نووسین نا بەڵکو بە قسە چونکە زۆر جار ئەگەر بە تێبینی نووسیمان کە دەنووسرێ زائد هەژدە ئاراستەی دیکە وەردەگرێ بەڵام دەکرێت لە پێشەچیەکە وا بڵین کە من زۆر جەخت لەسەر ئەو بابەتە دەکەمەوە گرنگە منداڵ گوێ لە هەموو شتێک نەگرێ ڕاست چونکە ئێستا هەندێک بابەت ئێمە دەکرێت بیوروژێنین لێرە ئەو بابەتانە بابەتی وردن چونکە ئێستا هەندێک بابەت ئێمە دەکەمەوە سەر ئەسلی بابەتەکە کە پەیوەستە بە پرسی سینگڵی یان مەسئلەی ئایا کۆمەلگا قبوڵیەتی یان قبوڵی نییە من دەڵێم بەگشتی بۆیە بە زوڵمێک لە کۆمەلگای کوردی نەکەین بڵین بە تەنیا کۆمەلگەی کوردی ئەگەر لە بەرنامەکە دەرفەتتدا هەندێک ژمارە دەخەمە ڕوو لە بەریتانیا باشە توێژینەوەیەکی زۆر وردە سەبارەت هەمان باش هەمان بابەت بەڵێ خۆی گەر ژمارەکان بۆ ئەوەی دقیق بم نووسیومە ژمارەکان لە بەریتانیا ئەپلیکیشنێک هەیە بە ناوی ماچ ئەپلیکیشنەکە ئەپلیکیشنی ژوانگرتنە باش ئەپلیکیشنەکە هەستاوە لە ساڵی 2022 توێژینەوەیەکی ئەنجامداوە لەگەر 1000 کەس لەو 1000 کەسەی کە توێژینەوەی لەگەڕکردوون 1000 کەسی سینگڵ 1000 کەس کە زەواجی نەکردووە پرسیاری لێکردوون 152 لە کۆی 1000 کەس 152 باسی ئەوەیان کردووە بەدەست بابەتی مۆرچی یعنی ستیگمەی مۆرچی یان وەسمەی پێدەگوترێت هی سنگڵ بوون دەناڵێنین ئەوە لە 152 ینی دۆخەکەی خۆیان بەدڵ نییە ناو گوتویانە بەدەست ئەو بابەتە دەناڵێن خەڵک وا سەیرمانەکە وەکو مۆرکێک بەسەرمانەوە باشە هەر هەمان 135 لە کۆی 1000 کەسەکە گوتویانە زۆر جار بریندارمانەکەن بە وشەیەک پێمان دەڵێن وشەکەی وان ئینشاڵای لە گەردانیە بەڵام نزیکە لە ئینشاڵاکەی خۆمان ئینشاڵا بەم نزیکانە کەسێک دەدۆزیتەوە وەکوا بێت تۆ دۆخێکی خراپە بڵێ بڵێ وەکو دڵدانەوەیەکە وەکو نزابۆکردنێکە بەو شێوەیە 129یان باس لەوە دەکەن دەڵێن گرفتی ئەوەمان هەبووە پێمان دەڵێن ڕەنگە تۆ زۆر تەنیابیت بە هەمان شێوە 138یان دەڵێت زۆر بەوە خەمناک بووینە کاتێک کەسمان کردووە خەڵک بەزەیی پێمان دادێتەوە کەواتە مەسئلەی پرسی سنگڵی بابەتێکە بابەتەکە تا ڕادێک لە ئەوە ڕۆشتۆتە دەرەوە لە کۆمەڵگەی خۆمان بەتەنیا بەڵام لە کۆمەڵگەی خۆمان دەکرێت بڕین بەهۆی خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا و نەبوونی فلتەر لە مەسئلەی بڵاوکردنەوە و خستنە ڕووی هەندێک بابەت و وروژاندنی دەکرێت بڕین خراپتر بەکارهێنراوە ئەجینا بابەتەکە تۆ ئەم بابەتەی تۆ تقریبن ئیتر چوارچەوەکەی بۆشکانین هاتینە دەرەوە بەڵامەوەی دەردی تۆڵی لە کوردستانە هەمیشە
شتەکە ئیتر یا دیوێکی تەن زۆرە گرێساوای لاتوە مەسەن بەهۆی سوۆسیال میدیا و بەشێک قسە و باس و تەنزەوە یعنی سار لە خۆتەوە تۆ بڵێم تۆ لەشوی بڵێم دکتۆر بڵێ لە ماڵی خەزورم هەر لە خۆی نوعێکە لە خۆتۆ پێکەنینەیە بەبێەوەی چیش بوو بیانی بەبێەوەی کەشتێکی خراپ بیاشتێکی عیبە بێ جۆرێک لە تێڕوانین دروست بۆ لە ناو کۆمەلگا کە خۆشمان نازانی بۆمان لاتوە بابەتی سنگلیش ئەوەیە بەڵام خۆزگە زانکۆیەک لە زانکۆکانی کوردستان ئەو توێژینەوە ئێستا تۆ وەرەخەیەکە پێ وایە بوو تایمە توێژینەوەی زانکۆی سەلاحەدینە ئەمە توێژینەوەی زانکۆی سلەیمانیە بەداخەوە کە نییە بۆیە پێت دەزانی کە نییە بابەتەکە لێرە نییە کە نییە لێرە جۆری کەلچەرەکەیە لێرە ئێستا گەر ئەو ئەتوێ بڵێ سنگلەکان یێرە مەسەن چۆنڵی سەر بە ڕازگویانە و ڕاشکا نە مرج نییە من هیچ تێڕوانینێکی نەریانم نییە بەرامبەر بە سنگلەکانی باشە خوا باڵام پرسیارەکەم بەرنمەیە لەوە چێ شخصیش بێ بەڵام ئەتوانی جواب بمنیتەوە جەنابەت هەرچیەک دەپرسی وەڵام باشە جەنابەت هاوسەرداریان بڵێ من لە زمانی دەفلسیەوە لە 2009 دێڵە باشە یاخوا پیر و خەڕۆبن کچەکەم لێرە بۆیە بەقەت خۆم لێ ماشەڵای لێ چاوی بەڵام ناوتم بۆی کە بزانم بۆی کە بینەریش بزانێکە خۆی سنگل نییەکە دیفاع ڕەنگە بۆ ئەوشت بێت چونکە گەنج دیارە ئیتر بە هەر بیکەین بنمونە و من زۆر جار وام گوتووە کاتێک کە دەڵێن یەک لە هۆکارەکانی باشمانەوە و خۆشیمانەوە بە تێڕوانینی من ئەوەیە کە لەگەڵێکێک ژیان بکەیت کە بە دڵی خۆت بێ کە من لەو بابەتە ئەو یەک لەو هۆکارانەیە نەک لەبەر ئەوە ژیان بکەی کە لەبەرەوەی نەڵێن سنگڵەوە بەتەنیا یعنی شتێکی پێ عیلاجکەی ئەوە یەک لەو هۆکارانەی شادومانیە لە لای من کە ئاوایە لە بەردەم هەموو بینەرانی شوا باسیەکەم و هیچ بابەتێکیش حەڵقەیە کوشتێکم لە دەست نییە بۆەوەی چونکە بابەتێک ئێستامە گەر لە مەسائلی ئەوە دەربچین پرسی سوۆسیال میدیا و ئەو بابەتانان توێژینەوە دەریان خست ئەوانەی کە زۆر خۆیان نیشان دەدەن لە هەندێک بابەتدا ڕەنگە لە واقعدا بەو شێوەیە نەبێ خوا خراپتر نازانم بڵێ ئەگەر بگەڕێینەوە سەر مەسئلەی ئەو پرسیارەم لێ بکەی ئایا خۆی ئەوەیە کە دەڵێن بە وردی بڕۆینە ناو بابەتەکە ئایا ئێمەین بڕیار دەدەین وەکو تاک یان کۆمەڵگێ بڕیار دەدا کە جۆرە کەلچەرێک ببێتە باو وەڵامەکەی ئەوەیە بە بەردەوام لە کۆمەلگاکاندا کۆمەڵگە بڕیار دەدا چ جۆرە ڕۆشنبیریەک باو بێ چ جۆرە کەلچەرێک باو بێ ئێمە هەر یەکەمان کە لە دایک دەبین لە حاڵەتی یەکەم بە بابەتێکدا دەڕۆین پێی دەرێن بە کۆمەڵایەتی بوون سۆشیالیزیشن ئەو بابەتە دەکرێ برێنیان گەشەی کۆمەڵایەتی سەرەتا کە دەست پێ دەکات لە ماڵەوە چێ دەوری سەرەکی دەبینێتن لەو پرسە یعنی یەکەمین قوتابخانەی مرۆڤ و دروستبوونی تاک ماڵەوەی لە ماڵەوە چێ دەور دەبینێتن دایک و باوک واتە خێزان لە خێزاندا دوو خاڵی زۆر گرنگ ڕۆڵیان هەیە یەکێکیان پێی دەگوترێتن باڵا دەستی چێ باڵا دەستە لە خێزانەکە بابەتی دووەمان چێ کۆنتڕۆلی خێزانەکەی کردووە کە دێین سەیری کۆمەڵگەی عێراقی دەکەین تەوان دیسانە من زۆر باوەڕم بە زمانی توێژینەوەیە بە زمانی ئەو بابەتانەیە یەک لەو توێژینەوەی گاڵب ئینتەرناشناڵ کە کردوویەتی لە 120 وڵاتی جیهاندا لە 120 وڵاتی جیهان پرسیاریان لێ دەکات دەڵێ ئایا خێزان گرنگە 100 خەڵک گوتویانە بەڵێ گرنگە لە عێراق ئەمە بەرز بۆتەوە بۆ 192 کەواتە تێڕوانینی کۆمەلگاکەی ئێمە بۆ ئەوەیە بەڵێ خێزان گرنگە کە تۆ خێزانت بەلاوە گرنگ بوو خێزانی شت لە دایک و باوکۆ و کەسە بینی کە وای کردووە بۆیە وای لێ دێت کە یەکێک سنگڵە وا هەز دەکەن لە جۆرە بیرکردنەوەیکی نێگەتیڤانەی بەرامبەر دروست دەکەن گوایە لە چوارچێوەی گشتی تێڕوانینەکانی کۆمەلگا دەرچووە چونکە 192 خێزانی بەلاوە گرنگ بێ و تۆ بێی بڵێ من بەتەنیا دەمێنمەوە ئەومان نایوانیەوەی کە بەتەنیا دەمێنێتەوە دەستخۆش کارێکی خراپی کردووە خەری بۆ قسێ بکەن دێجارەوانی کە بەتەنیا ژینەوەن و تۆ شێت بووی ینی تۆ بووێنی زۆر بابەتی لێکەوتەی تری بەڵێ بابە خێرایی تەواوی کەم بۆی بوار بدەمە هاوکارەکانی دیکەش بەڵام بابەتێکی تر هەیە زۆر گرنگ لێرە لایانی دووەم قوتابخانەیە کە دەڕۆی قوتابخانە ئێمە دەبینین لە قوتابخانەش زۆر جار هەر هانی ئەوە دراوە خێزان باشە خێزان گرگەکەواتە ئەو بابەتانە لە ناو خەیاڵدانی تاچی
عراقییان تاچی کوردی بە ڕاست. گشتی دروست دەست بووە خۆش. خاڵی سێم و کۆتایی دەی. کەەوە زۆر گرنگە و جات پەیوەست دەبێت بە مامۆسا باش خاڵی سێم و کۆتایی مؤسسە ئاینیەکانن کە دەبنە هۆکار لە بۆ گەشەی کۆمەڵایەتی هەموو ئاینە کەندێک کەشی هەیە کە ئاین کەشی جیاوازی هەبوو حەڵال و حرامی تێدەکەوێت هەر بابەتێک حەڵال و حرامی تێکەوت لە مەسئلەی حرار و حرام ئەو شتانەی کە حەلالن وای لێ دێت دەبێتە جۆرێک لە مەرغوبیەتی کۆمەڵایەتی یعنی جۆرێک دەبنە شتی باو کە بوون بە شتی باو دەبنە بەشێک لە کەلچەرەکە بۆیە گرفتەکە لێرەیە بەشێکە لە بەبێ زۆر بیرکردنوەیەکی قوڵ ئەنجامیە و نەتیجەکەشی بەڵێ بۆیە خەڵکانێک بەبێ بیرکردنەوە بەبێ پرس لی بپرسە دەرێ باش. لەگەر کامیانی باش. دەرێ سنگڵی باش باشە مامۆسا خانم بیرم نەچووە بەس ئەو پرسیارم بەلاوە مهمە پرسیارێکە ڕەنگە ئەگەر هیوادارم لە ئاستی توانای زانستی ئاینی جەنابتا بێت بەڵێ تەنیایی ژیان باش ینی لە نێوان تەنیایی ژیانێکە لەگەڵ بۆی کە هەر تاوکەری قسەکانی دکتۆرە تەنیایی ژیان مرۆڤێکەیە بە تەنیا ئەژی و ئایبینیە و ئالوسال ژیانەکە لەم لاوە لەبەر ئەوەی کە بە تەنیا نەبێ پرۆسەیەکی هاوسەرگیریەکە کامیان تەندروستە واضحە نابێت لەبەر ئەوە بیکی کە بە تەنیا نەبیت وەنیە ناجح نابێت نەک لەبەر ئەوەی کە تۆ وەکو پرۆسی زاوجۆ کوی زعافێ بەکاربێنی فریاوکەیە بۆ قەزێ ئەوە هەڵەیەەوە تاڵ مامۆسا ساحب فەرمی وڵا ئەمێ خۆ قسە بکەی بۆی کە لێو تێک نێم چکاستەکەم بیرەکەیتەوە هەمومان لێرە دانیشتوین باس لە پرۆستێک ئەەکەین تێکرا تقریبن پێکەوە موافقین هاودەنگی باش من خۆم سینگڵم باش بوو نەمپرسیە ناو خۆم حەز لەو کاتۆ بیری لێکەمەوە چۆن لێو پرسم بەس نە ئاساییە ئاسانی کرد سینگڵم هەڵم بژاردووە ئەمە هەڵبژاردەی منە بۆ ئەوەی هەندێک ئامانجم هەیە بە دوای ئامانجەکان ماڕوم تابعاً بە دڵنیاییەوە ئەگەر من هەدەفەکەم هەدەفی کۆمەڵایەتی نەبێت یاوە ئامانجەی خۆم نەبێت بێگومانەکو براخۆشەکانم زەواج دەکەم ئەمە بابەتێکە خۆم هەڵیە بژێرم لەگەڵ هەڵبژاردننی ئەم بابەتەی من خێزانەکەم ئەبێ لەگەڵ ما هاوڕابن ئەبێ پشتم بن کۆمەلگا بە هەمان شێو ئەبێ پشتم بێت هەندێک جار توانجد لێ ئەدرێت هەندێک جار باسەکرێت وەکو بەڕێزیان فەرمیای بەڕێزان فەرمووتان ئەوەیە کە ئیشەڵا ئەو سنگڵیە نەمێنێت یا و بابەتە نەمێنێت یا چه خەلەلێک هەیە یا زۆر بابەتی دیکە هەیە کە ئازار ئەدات وەکو ئامارێکە جەنابەت هێنات بەڵام لە پرۆسەی سنگڵیەکە دیسانەوە سنگڵمان هەیە تا سنگڵێک هەیە حەزەکە بمێنێتەوە کەسێکی باشی نەسیب ببێت هەشتا مسقال زێڕی بۆ بکات یەکێتر حەزەکە سنگڵ بمێنێت لەبەر ئەوەی نەگەیشتوە بە خۆشەویستەکەی ئەمانە هۆکارن بۆ سنگڵمانەوە وەکو چۆن هەندێکی شێ خۆ ناوێت سنگڵ بێ بەزی تر دەردی نەڵێ قسمەتەکەی نەبووە ڕێک من باوەڕێکم هەیە کاک دەڕۆن ناوێ بەڵامی تر باوەڕێکم هەیە کاک دەڕۆن ئەڵێم ئەو ڕێک زەواج پرۆسەی هاوسەرگیری لەوانەیە تەشبیهێکی باش نەبێت بەڵام من هەستەکەم وەکو مردنە یەکێک لە 20 ساڵیە ئەمرێت قسمەتەکەی ئەو کاتەیە یەکێک 30 ساڵە یەکی 50 ساڵە ڕێک پرۆسەی زەواجی هاوسەرگیریش تەشبیهێکی بە جوان نەبوو کە من کردم بەڵام نزیکترین و ڕێک کە بیپێوێت بابەتەکە ئەوەیە کە یەکێک بابەتی هاوسەرگیریەکەی خۆی کە گونجاو بێت ئەوەی کە بە تەواوەتی لە ڕووی عاتفی و لە ڕووی ئەقلی و لە ڕووی پەیوەندیەوە ئەیەوێت هەڵی بژێرێ لەو ڕووە بچێتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە زەمانەکەی بووی زۆر مهمە بەڵام هەمویان شەرعێت لە کۆتاییە هەمویان وەکو مرۆڤ مافی خۆیانە ئیتر ئەوەی کە چاوەڕی مێردێکەکە هەشتا مسقالەکەی بۆ بکە ئەوەی کە چاوجاران کچووی ناکرد خارج نەبووە ئەوەی چاوەڕی مێردەکەیەکە لە خاریجەوە هەندێکیش هەیە کاکتەرون لە پرۆسەی زەواجە هەندێک گشتگیر ناڵێم بەڵام هەندێک هەیە بە تایبەت لە کچەکانە هاوسەرگیری دەکەن بۆ ئەوەی لە ماڵی باوکیان بێنە دەرەوە تۆزێک هەست بە ئازادی زیاتر بکەن ئەوە یەکە لە هەم هەڵەکانە هەم خەتەرەکانە ئەوە بێتر ئاسان زۆر بە ئاسانی جیابوونەوەیشی لە پشتەوە دێت ئەگەڕێتەوە سەر سنگلیەکەی خۆی ئەمانە بابەتەکانی زۆر جیاوازە ئەبێ پرسیار بکرێت ئەو کەسەی کە سنگلی هەڵبژاردووە بۆچی هەڵی بژاردووە و ئامانجەکەی چییە و نەهایەتن ئەوێت بگات بە کام لاینەکەی خۆی ئەو لاین و کە بڕوای پێ هەیە ئەمەیە بابەتەکە زۆر بابەت هەیە کە لە سنگلیە سەرکەوتنی تەدا هەیە
زەحمەتی ئەو کەسەیە کە ئەچێت بڕیار ئەدا ببێ بە سینگڵ زەحمەتەکەی لەوانەیە چەند قاتی ئەو کەسەی بێت کە چ ناو پرۆسەی هاوسەرگیریەوە. پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکە کە دووبارەیە. دایک پشتگیری دەکا، برا پشتگیری دەکا، خزم پشتگیری دەکەن، کێشەیەک هەبێت هەموو پێکەوە حەلی دەکەن، چارەسەری دەکەن. بەڵام ئەو کەسێک کە سینگڵێکە هەڵەبژێرێت ئەکەوێتە ناو خۆی بەدەستی خۆی و ئاگادارە و ئەزانێت کە چوتە ناو پرۆسەیەکی زۆر قورسەوە. پرۆسەیەک چاوی کۆمەلگایە. یعنی ئێستا تۆ بە کورتی و بە کرمانجی پێمان بڵێ بە تێڕوانی تۆ سنگڵی قورسترە لە ینی ژیانی سنگڵی قورسترە لە ژیانی جووتی با بڵێ؟ ئەو کەسێکە هەدەفی هەیە و ئەیەوێت بمێنێتەوە بە سینگڵی و ئەبێ خۆیش لە ناو کۆمەلگاکەی ئیسپات بکات ئەو کەسە ژیانی سینگڵیەکەی زۆر سەختە لەبەرچی ئەبێ هەندێک گەمارە بخۆی پارێز بخۆی باش بە هەناسەیەک بین بەش یەکەمی بەرنامەکە کۆتایی هاتم قسە و باسەکەەوە نەگەرمە منیشەن دێجارە بمەوە ببینە لەگەڵتانە گوێتان لێگرم بۆی بزانم بگەینە و شوێنە لە تۆ ناپرسم سنگڵی مامۆسا لە بەرۆی ماشەڵا لە سلەیمانی و ماڵۆ مناڵە هێناوە و ئەم شەو لە هەولێر میوانی ئێمابی قسەیەکە هەیە لە دەم تا بەشەکر بێ ناوبڕێکی کوردوەرەگەش فەرموو. ویستە قسە بکەی لە کۆتایی بەشی یەکەمە جامرکە. وەڵی من هەندێک کۆت بڵێم کۆت باش سینگڵی ئەگەر ڕەش و سپی بێ زەواج ملەوەنە، زەواج ژیانە، زەواج بەرخودانە، تێکۆشانە، خۆشەویستیە، مححبەتە، ئولفەتە، هاوکاریە، هەناسەدانە. من پێم سەیرە لە عێراقا ئەحسایی کرابێ لە 1992 پێیان وا بوو بێ وەکو کاک دکتۆر باسی کرد بۆچی 100% نییە. ئەمە کاریگەری دۆکەشێ پێکە قبوڵم نییە من وەکو خۆم شخصی چونکە ئەمە پرۆسەیەکی ژیان و هەناسەدانە، ینی دەکرێت لێت بتپرسم بڵێم چەند کەس حەزی لە هەناسەدانە من وای بینم سەیرە ئەگەر یەک کەس بڵێ وەڵام من حەزم لێ نییە. ئەمە ئەو سەتا چەندە بەعزێکیەوەی کە هاوکارم باسی کرد چاوەڕێی شتێکە سەبەبێکی تایبەتی هەیە ئەمە جیایە بەس ئەوەکەی تری ئەمە کاریگەری بەعزە ڕێکخراوە لێرە و لەوێ کە کار لەسەرەوە کاکە زەواج نەبێت و کەم بێت و چی بێت. ئێمە گەر بێت و باسی ئەسبابەکان کەین زۆرن تەبیعی بەرزکردنەوەی سەقفی داواکاریە و گرنتیە و پێی وایە کچێک ئەگەر کوڕێک ئەبێ بێت فەرشێکی سووردا خاوچە بکێ گوڵی پێ بێ و ئەمە ناچێتە بواری واقعەوە بەدەر لەوانە ئیش لەسەر ئەم کەی ساکرێ ئیش لەسەر ئەماکرێت چکە مێسەیەکێک لەو شتانی کە تا ئێستا وڵاتی ئێمە پێی بەقوتەوە پێ نازین لە دنیاە مجتەمەعێکی گەنجین. تۆ چیتە ئەوروپا مجتەمەعی گەنج نییە چکە ئامادە نیە زەواجکە ئامادە نیە مناڵی ببێ مجتەمەعێکی پیرە زۆربەی پیرە بۆیە گەنجەکانمان زۆر ئەبەن و ئیسفادەی لەکەن. من پێم سەیرە گەنجێکە بێ و ژن نێنێ پێم سەیرانی چۆن ئەتوانێ بژی بەبێ ئەوەی کە هاوسەری هەبێ چۆن چونکە تۆ کە هاوسەرێک ئەگری چ کچ بۆ کوڕ بۆ کچ ئەزانی یەکێک شەو ڕۆژ دوعات بۆکە ئاگای لێتە ئەوەی کە تەلەفۆنەکە پێی تۆ ڕابێڵە بۆنە تەلەفۆنم بۆکەی دڵی لایەتی یعنی زۆر مهمە لەم دنیادا کەسێک تاو وابەستە بێ بەدڵی تۆ وابەستە بێ بە خۆشەکانتەوە پێی خۆش بێت تۆ نەشئە بکەی هەناسە بدەی سەربەرزی تۆ ئاواتی ئەو بێ ئەمە لە یەکەم هەنگاوی زەواجا بێ مەیتیا بێ و ئەمە دروسە بێت وینجا لەمەوە دەرگایە کە سەدان خێری تووشە بە یەکێک لەوانە مناڵە گەورەی تووشە بە یەکێک لەوانە ژیانە یەکێک لەوانە گۆڕانکاریە. من پێشەوەی داخلی بەرنامەکەین باسی شتێکم کرد من خێزانم کە لە ماڵ نابێت ینی 4 سعات 5 سعات 10 سعات لە ماڵ نابێت لە خۆ ڕنگ نامێنێت لە ماڵەکە ئەمووی بەڕەساسیە بینم یعنی بێتامە بێت تام ناگرێ ماڵەکە لەبەرەوەی بەشێکی تەواوکاری ئەوەیە مرۆڤە لەبەرەوە بەڕاستی من بە هەناسەیەکی فێنک و پاکی ئەزانم زەواج باش من زۆر نامێ بچینە ئەو دیۆ چکە لەو دیوە قسە و باسێکی درو درێژ و بەرنامەی جیاوازە بابەتەکە لەسەر سنگڵێ بەڵام جوان بە بۆچوونی خۆ چوویتە ئەو قۆڵایی کە یەکێک لە لەو تابلۆ گەورەکانی یەکێک لە وێنە کێشە گەورەکانی دنیا ئەو وێنەی کێشاوەکە و کاتێک کە ئینسان مرۆڤێژێتە ژیانیەوەی تر وردە ملەوە نیەکە گوڵەکان ڕەش و سپیە خۆی دوای گوڵەکان وردە ملەوە نەکات و ئەوواکات تو ئەو شوبهان با من لە خزمەتی ئێوە بم جان مایکەکە بەدەستەوەی و با لە خزمەتام بەڵێ من وەکو قوتابی محەممەد زیاد لە پەیمانگای تەکنیکی پیشەی سەفین لە شەقلاوە لەگەڵتانم یاخوا سەرەتا سپاس سەرەتا بە خێراتنی ئەم میوانە بە ڕێزانە ئەەکەم
لە تێکڕای ئەم قسانەدا پرسیارێکم دروست بوو دوو پرسیارم لە بۆ دروست بوو سەرەتایەکیان لە بۆ مامۆستای بەڕێز کە پرسیار شەرعیە ئەوەی تریشیان لە بۆ ئەم خاتونە بەڕێزە کە لە قسەکانیە ئەم پرسیارم لە بۆ دروست بوو پرسیار یەکەمیان لە بۆ مامۆستا ئایا لە ڕووی شەرعەوە تا چەند ئەو کەسە تاوانبارە یاخود ئایا ئەو کەسە تاوانبارە کە خۆی هۆکار بێت بۆ ئەوەی بە سینگڵی بمێنێتەوە و پرسیاری دووەمیشمان لە بۆ ئەم خاتونە بەڕێزە کە باوکە ڕۆ تاوانی تێ مامۆستا کە باسی ئەوەی کرد کە ئەمە حەزێکی کەسیە ئایا پێتوانە ئەم حەزێکی کاتیە کە ئەم کەسە ئەگەر بێت و بچێتە تەمەنەوە ڕەنگە کێشەی لە بۆ دروستکات هەم لە ڕووی بەخێوکردنەوە بۆ نمونە کەسێک کە کەوێتە تەمەنەوە کەسێکی نەبێت کوڕێکی نەبێت بەخێی بکات یاخود کچێکی نەبێت یاخود نوێکی نەبێت و هەروەها باشە هەردوو پرسیارەکە تێگەیشتین ێسا وەڵامەیەنەوە باشە بەس منیش پرسیارە لە تۆکەم تۆ لە ئەهلی کامی لەو مرۆڤانەی کە با بڵین تەنیا ژیانە هەڵبژاردووە یان لەو مرۆڤانەی کە هاوسەرگیری و هەیە لەو مرۆڤانەی کە ینی بەتەمایی نەخێر من خۆم لەگەڵ ئەوەیان کە هەر کەسێک پێویستە هاوسەرگیری بکات یعنی لەگەڵ ئەمەیان ڕاستی ئێستا لەگەڵ کامایی لەگەڵ ئەوەیان کە کەسەکە بە سینگڵی نەژیت یاخواتە بە جوود بژیت تۆ دژە سنگڵی ینی بەڵێ چ بەڕێزێکی تر هەر مایکەکە لە خزمەتە من قوتابی بەشیر لە پەیمانگە تاکنیکی پێشەی سەفین شەقلاوە لە بەشی پەرستاری قۆناغی دووەم بەخێربی بەخێراتنی میوانەکانەکەم زۆر بەخێربێن سپاس بۆ تۆش کە میوان کردن پرسیارەکە من بۆ دکتۆرە ئایا دکتۆر لە ڕووی تەمەنەوە چ تەمەنێک باشە بۆ ئەوەی گەنج هاوسەرگیری بکات ئایا لە ڕووی تەمەنەوە یاخود لە ڕووی عەقلەوە هەندێک کەس باشە با نەچینە هاوسەرگیریەوە چکۆ لەڕانی زنجیرەیەک بەرنامەمان هەیە لەسەر مۆزۆی هاوسەرگیری و دنیا ملەوەنەکەی کە مامۆسا باسی کرد لەگەڵ دنیا ڕەشوسپێکە نامێ لێرا بیسووتێنی من لێرە باسی ئەوەکەین تۆکو با من پرسیارە لێ بکەم بۆی کار بەشداری و کردووە مەسەلەن سنگڵی لای تۆ عیبەیە نەخێر عیبە نییە تۆ خۆت کامیانی ئەگەر توانین جوابم نەیتەوە بۆ خۆم سینگڵم سنگڵی لەبەرەوەی سنگڵی پێوە عیب نییە بە عیبەی نازانیان هەر بەلا تۆی ئەتیادیە نایس کێشەنی هەموو کەسێ دەبێ ژیانی هاوسەرگیری پێک بینی ئاینی تۆ هەرە بێ پێشی بێنی بەس لە ئێستاە سنگڵی ئێستا سینگڵ دەی ئیشەڵا و دنیا ملەوەنە چاوەڕێ دەگا کە مامۆسا باسی کرد پرسیارەکانتان بیر ماوە بەڵێ لە ڕووی شەرعیەوە گەر کەسەکە طبیعی ئێمە ئەگە بینە سەر بابەتی زەواج 5 حکمیتیایە یەکیان حرامە ئەو کەسێک کە زەواجەکە من زۆر کەس دەبینم کە زەواجەکە گوناحەوە زەواجەیکە مەسەڵەن کوڕێکە شایانیەوە نییە ئەو کچە هاوسەری بێ غەدری لەکە یان ئافرەتێک بەعکسەوە مەسەڵەن شایانیەوە نییە کە ژنی ئەو کوڕە بێت پێویستی بەوە نیە ناتوانێت ژنێکی بۆی بێ بۆ ئەو یا ئەو ناتوانێت پێ بێ بۆ ئەو ئەچێتە بابی ئەحکامە شەرعەکانەوە بۆ هەندێک کەس حرامە ژنەیە نەیاشوەکە بۆ هەندێک کەس موباحە کە ئیکات بۆ هەندێک کەس سونەتە بۆ هەندێک کەس واجبە زەواج کات ئەوەی لە واجبەکەیە ئەگەر یا فەرزەکەی هەر زەواجی نەکرد گوناحبارە بێ ئەویش ئەو وا بزانم وا پرسیارەکەی کرد کە هەموو ئامادەکاری و ژیانێکیش فراهەم بێ بۆیت و بەڵام بنایکە بەڵێ ئەگەر چۆ قاڵ بۆ بڵێ تاوانبارە بێت چونکە لە پێناسەکە ئەماتوانی سفادە لێ بکەین کەسێکە کە هەموو شتەکانی حازرە و ترسی لەسرە تووشی لە ڕێدەرچوون و ئەنی حاڵەتێکی تایبەتی ببێت لە ڕووی شەرعیەوە گوناحبارە چونکە ئێمە ئاگدار بە ئەگەر 5 سەرچاومە 5 بۆری هەبێت یەکێکیان باش بێت ئێمە بێ محاولەکەین ئەو سێ چوارەی تر بچووکەینەوە نەیهێڵین ئێمە ئەگەر تەئیدی زەواجمان نەکرد شتی تر دروسە بێت باش هیچ بەدیلێکی کەمان وەکو شەرعی قبوڵی ئەگەر زەواج باش خانم پرسیارەکە بیرماوە باڵێ بگومان جواب من کەسێکی ڕادیکاڵ و ڕەها نیم سینگڵمانەوە ئەوە نییە کە بڵێ تا هەتا سینگڵ بمێنی ئەسڵ بابەتێک هەیە ئەڵێن دەرمانی هەر مرۆڤێک مرۆڤێکی ترە ئەمە ڕێک خودی بابەتەکە ئەگەینێت بەڵام مەبەستەکە ئەگەر من بە بۆنەی ئەو باسێکە جەنابەت پرسیارت کرد کە سینگڵ نەمێنم لەبەر ئەوەی ئەگەر پیر بووم کوڕەکەم دەستم بگرێت بە هیچ شێوەیەک ئامادە نییە جوانەوە بیرکردنەوەیکی تەواوە چکە من ناتوانم کوڕەکەم بکەم بە قوربانی خۆم لەبەر ئەوەی کوڕما من دایکی ئەوم ئەرکی ئەوە ئەبێ خزمەتی من بکات چونکە ئەویش خاون ژیانی خۆی وەکو چۆن من ئێستا بڕیار ئەدەم لە حاڵەتی ئێستاما بۆ ئامانجەکانم بۆ هەدەفەکانم بڕۆمە پێشەوە تووشی سەختی و زەحمەت ببمەوە ناتوانم بڵێم زەواج بکەم ئەگەر پیر بووم ببم بە 70 ساڵ کوڕەکەم ئەرکی لەسەرشانە دایکایەتی زۆر پیرۆزە مامۆستا فەرمووی زۆر پیرۆزە ئەمە چەند ڕۆژ لەمەوە پێش قسەمانە کرد خاتونێک گوتی پرۆسەی زەواج حتا ئەگەر فاشلترین پرۆسە بێت
کاتە تەماشای منداڵەکەی خۆت ئەەکەی هەموو قوربانیەکانە لە بیرەچێتەوە لە چاوی منداڵەکەتەوە هەموو جوانەکان ئەبینی دایکایەتی زۆر پیرۆزە بەڵام من ئەگەر بمەوێت بە بۆنەی دایکایەتیەوە یەکێتر بکەمە قوربانی خۆم بە هیچ شوێک ئامادە نیە من کاتێک ئامادەم کە ئەو کارە ئەنجام بدرێت و موافقی ئەو بابەتەم کە کەسێک پەیدا ببێت لە من تێبگات ببین بە هاوڕێ یەکتر نەک دانێکمان پاڵ بۆ دانەکەترەوە بدەین دانێکمان بێ بە قوربانی ئەو هاوڕێ بوونە هەر کاتێک پەیدا بوو وەکو باسم کە لەوانە تەمەنی 30 ساڵی بێت لەوانە تەمەنی 50 ساڵی بێت دکتۆر تۆزێک باسی قوڵ هەیە لەسەر ئەم بابەتە من بۆ خۆم کەم تا زۆر خوێنومەتەوە قسەکەی جەنابە ئەوەیە کە هیوادارم تۆزێک ئاسان بێ زمانەکە بۆی کە هەندێک کەس لە ترسی تەنیاییە کەسێک هەڵەبژێرێ و کەسێک گەێنێتە ژیانی زۆرینەوەیە نەک لە ضرورەتی ئەوەی کە کەسێکی بوێت و بێ ژیانەکەی شێرکا لەگەڵ بەشیکا لەگەڵ کەسێکە چکە ئەڵێ زۆربەی بەپێی میتۆدە دەروون ناسی و کۆمەڵ ناسیەکان زۆربەی با زۆر و کەم نەڵین ژمارەش نەڵین بەڵام بەشێکی زۆر لە خەڵک لە ترسی تەنیاییە هاوسەر هەڵەبژێرێ لە ترسی تەنیاییە کە هاوسەری شێ مناڵەکەیەکە بەدوان و بەسییان و بەچوار بۆی کە ڕۆژە لە ڕۆژان بیرکاتەوە گەر کوڕەکەم ئەگەر من پیر بووم کوڕەکەم خزمەت ئەوە هەر قوربانی دروستکردن بۆ خۆت احتمالە پیریش بیت و ببوون بە خەڵۆتگەی پیری لەبەرەوە شتی وامەکە ینی بۆ شارێ بۆ گەڕکێکە بێ خۆ بۆ دنیاوانیە یانیشی بەون مەسلێ نیە بڵێ کەسی هیچ بەرزێکی ترێ قسە بکە لە خزمەتە دەست خۆشکە دەروون بەرنامەیە منزار عزیز لە پەیمانگە تەکنیکی پیشەی سەفین لە بەش پەرستاری باس لە زەواج کرد زوو زەواجکردن لە تەمەنێکی کەمدا بەڕای من کات کوشتنە لە تەمەنێکی کەمدا بچنە ئەم پرۆسەیە زۆر گرنگە ئینسان کاسنە ئەم پرۆسەیە خۆی بەرەو پێشبات لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی عەقڵەوە بۆ ئەوەی لەم پرۆسەیە سەرکەوتوو بێتن بەڵام بەداخەوە نوێ کۆمەڵەکەماندا ئەگەر کەسێک بیەوێت بە دوای خەونەکانیدا بکەوێت بە دوای ئامانجەکانیدا بکەوێت بە شتێکی عیبەدا ئەنن بڵێن عیبەت و زوو زەواج نەکەین بە تایبەتی ئەمە لە نێو کچەکاندا هەیە ئەگەر ینی زوو هاوسەرگیرینەکەت بە شتێکی عیبەدا ئەنن من سارێکم ینی سنگڵ بوون عیبێ لە نێو کۆمەڵەکەماندا بڵێ ئەڵێن عیبە بە تایبەتی ئەگەر کچ ینی تەمەدی گەیشتە 30 ساڵ ئەڵێ عیبە بۆچی هاوسەرگیری ناکەین سیارەکەم ئارەسەی مامۆستایە ئەگەر کەسێک بیەوێت هاوسەرگیری بکات لەم پرۆسیە چۆن ینی سەرکەوتوو بێتن لەم پرۆسی لە پرۆسی هاوسەرگیری چۆن سەرکەوتوو ینی ئەگەر کەسێک بە تەمای هاوسەرگیری چۆن بەس قورسە بە پرسیارەکە بە قورسێوی ئەگەر کەسێک بە تەمای هاوسەرگیری بێتن کات بۆی لەم پرۆسی سەرکەوتوو بێت لە هاوسەرگیری سەرکەوتوو بێ باشە مامۆستاکە پرسیارێکی قورسە بە نسبەت پرسیارێکی قورسە ڕاستە بەڵام کورتیەکەینەوە بۆ کچ جیاوازە بۆ کوڕ جیاوازە چکە کچ کوڕ هەڵەبژێرێ کوڕش کچ هەڵەبژێرێ باش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوو فەرمودەی زۆر شیرینی هەیە من ئومێد دەکەم جێبەجێکەن بە تایبەتی لە ئێستا گەنج خۆی نەخشی هەیە لە وەکو جاران نییە جاران باوکی قەراریەدا بەڵام ئێستا خۆیان زۆر بێ قەرارە باش هەر بە کورتی بە نسبەت کچێک چ کوڕێ هەڵبژێرێ پارە مانسەب باڵای نازانم پێکەنینی ئەوانە نە خۆی تەبیعەتی دنیا وایە ئەمە لا ئەچێویێتەوە من تەرضەونە دینەه وخلوقەه ئەو کوڕە کە ئەو کچای نزیکە بێتەوە لی دینی بەرز بێ ئەخلاقیشی بەرز بێ طبعی لێرە ملاحەزە بکەن دین جیا لە ئەخلاق یعنی دەکرێت پیاوێ هەبێ زۆر دیندار بێ لە ڕووی نوێژ و ڕۆژەوە بەڵام ڕەزیل بێ بە کەڵک نایە بە کورتەکەی دینەوەی لەگەڵ خوایکەی ئەخلاقەوەی کە لەگەڵ خەڵقی خوایکەی ئەم دوانەی بەرز بێت ئەمە بنسبەت کچێکە کوڕی هەڵبژێرە بنسبەت کوڕیشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ تنكح المرأة لأربع يعني أفرد لبر چوار شت خلق حز أكا بيخوازت لمالها لجمالها لحسبها لدينها بياي واهي لچايا بس جوانية بينه يعني أقد دو ساري بو بيني بلي أمان بشي 10 ساڵەکە أمان بشي 2 ساڵەکە بس جوانترە أمان هەڵەبژێرێ پیاوی وایە بە دوای جوانیەوەیە پیاوی وایە بە دوای دەوڵەمەنیەوەی ئەڵێ ئەو ماڵە خەزورم دەوڵەمەنە پیاوی وایە بە دوای ئەوەی ئەڵێ ئافرەتەکە دیندار بێ پیاوی وایە بە دوای ئەوەی ئەڵێ لە عەشیرەتێک و خەڵکێکی ینی بەهێزە لە ئەوە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم ئەم مەرجانە دنیاین خراپ نین هیچیان بەڵام باشترینیان ئەوەیە کە دینی هەبێت يعني ئەگەر کەمتر لە دقەیەک ئێمە دوو پێغەمبەری گەورەمان هەیە وەکو لوط عليه السلام وەکو نوح عليه السلام کە ئولو العزمن يعني لە پێغەمبەرە گەورەکانن مناڵەکانیان لەگەڵیان نەبوون باوەڕیان پێ نەهێنان بۆ لەبەرەوەی هاوسەرەکانیان لەسەر دینەکەی خۆیان نەبوون یعنی ئەگەر کەسێک بەقەدەر پێغەمبەرێک بەهێز بێت بۆ هەر مەبەستێک کوڕەکەی دوای ناکەوێت ئەگەر هاوسەرەکەی ئەو هاوسەرە نەبێت کە تەئیدی بکە و من بۆ خۆم هەموو جارێک ئەڵێم ئەگەر لەگەڵ هەموو دنیا کێشەم هەبێ بە مەرجێک خێزانم لە پشتم بێ
نەدەترسێم نە کەسی ئەتوانێت زەرەر و زەفەرم پێ ببە یاخوا لەبەرەوە بەو دوو شێوازەیە بۆ کوڕ بۆ شێوازە بۆ کەس بۆ نمونە زۆر بێ دکتۆر ئێستا چی بکەین کە تێڕوانینی کۆمەڵگە ئاسایی بکەینەوە بۆی کە ئەسڵەن هەر بابەت نەبێ لای ینی ئەو بابەتە بابەتێکی گرنگ نەبێ بەنسبەت ئەوە تۆ چ ژیانێکە هەڵبژاردووە ینی چۆنی دەسی پێ بکەین ئەگەر ئەم کۆمەڵگەیە کۆ بکەینەوە لە نەخۆشێکە و وای ناو بنین ئەم نەخۆشە بێتە بەردەمی تۆ چه ئامۆژگاریەکێکی بۆ ئەم بابەت خۆی بابەتەکە هەر کۆی بەرنمەکە تۆزە تێکەڵی تێکەوت لە مەسئلەی سنگڵی بەرە و مەسئلەی ڕاستەواج ڕاستە من نەویست بەڵام کە پرسیاریکە حەزم کرد مامۆستا جوان بڵێ بەڵام چونکەوە وای کرد کە کاتمان نەبێ زیاتر تیشک بخینە سەر مەسئلەی ئەو هۆکارانەی کەوای کردووە خەڵک بەو شێوەیە بێ یان ئەو تێڕوانینانەی بۆ دروست بێ بەڵام بابەتێک هەیە ناکرێ پێش ئەوەی قسەی لەسەر بکەین بڕۆینە سەر شتی دیکەویش ئێمە دوو جۆر سینگڵمان هەیە ئەبێ ئەو بابەتانە بزانین باش هەندێک بابەت هەیە لە ئاماژەکانی مامۆساش من مەسئلە دینیەکان من پێی بۆ نابم چونکە ئەو بابەتە پسپۆری من نییە من بە دیوە زانستیەکە دەڕوانمە بابەتەکان بۆیە دوور لە مەسائلی دینی و دوور لە هەر بابەتێکی دیکە ئێمە دوو جۆر سینگڵمان هەیە بە دیوە زانستیەکەی سینگڵێکمان هەیە بۆ خۆی هەڵی بژاردووە کە سینگڵ بێت باشە بۆ خۆی بڕیاری داوە کە سینگڵ بێت اینجا ئەوانەی کە بڕیاریان داوە کە سینگڵ بن هۆکاری زۆری لە پشتە ئەبن دەستپێکی بەرنمەکە باسی ئەوم کرد لە دەروونزانی ناتوانین بابەتەکان بگشتێنین تەنانەت ئەگەر بابەتەکان ئاینیش بن بە دیوە زانستیە باش دەروونزانیەکەی ناتوانین بیگشتێنین ئەوەی لەسەر من جێبەجێ دەبێت ڕەنگە لەسەر تۆ نەبێ و پێچەوانە کەشی ڕاستە بۆیە لێرە ئەوەی کە اختیاری کردووە ینی بابەتەکە بژاردەی خۆیەتی بۆ ئەوەی سینگڵ بێ ئەویش بۆ چەند هۆکارێکە هەمانە کەسەکە لە بنچینەدا لە ژینگەیەک هاتووە لە پێش خۆی تەجروبەی باشی خێزانی نەبینیوە بۆیە بەڵێ بۆی هەیە گرەی بۆ دروست بوو بێ لەو بابەتە و نەیتوانی بێ لی دەرباز بێ بابەتێکی دیکەمان هەیە هەندێکیان بەهۆی زۆری داواکاری و قڕزبوونی ژیانی ئێستا هەندێکمان هەیە بەهۆی هۆکاری دەرونی بۆ خۆی هەندێک کێشەی دەرونی هەیە هەندێکمان هەیە بۆ خۆی بۆ هۆکاری جینی داوان بابەتێک هەیە زۆر جار نادیدە دەگیرێ پیاومان هەیە سینگڵ ماوەتەوە وەکو کەیس لای من بووە ئەم پیاوە مەسئلە جیناتیەکانی کێشەی هەیە وەکو پیاو بیر ناکاتەوە لە جەستەی پیاودایە بەڵام بەهۆی کۆمەڵگا نەیتوانیوە نە تعبیری لێ بکە نە بەو شێوێ خوای هەر بژاردووە بە هەر شێوەیەک لە شێوەکان بێ هەر بە سینگڵەکەی جاران ببینێتەوە و کۆمەلگاش تێڕوانینی سەیر و ئەوەی بەرامبەرێ ئەوە بۆ زەواج ناکەی لەوە گەورەترە بی تۆ سەرکەوتوی نازان بەڵام کابرا بەو شێوە جیناتە نەک مەسەلە ڕەفتاریەکە بابەتی ترمان هەیە کێشەی تری هەیە جۆرەکەی دووەمیان لە قۆناغی چاوەڕوانیدا لە قۆناغی چاوەڕوانی یعنی سینگڵە بەڵام لە قۆناغی چاوەڕوانیدا زۆر جاروار ڕووی داوە تا ئێستا کەسی گونجاوی نەدۆزیوەتەوە بۆی لەگەری بڕواتە ناو پرۆسەکە هی ترمان هەیە لێرە بەهۆی لاساییکردنەوە دەزانی جارێک بابەتێک وروژێندرا لە یەک لە کۆڵانێکدا کچێک شووی کرد زێڕێکی زۆری لە بۆ دروست کرا دوای ماوەیەک زۆرینەی کچەکانی ئەو شوێنە دووچاری گرفت بوون چونکە هەمویان چاوەڕوانی ئەو بوون بە هەمان شێوە ڕاست زێریان لە بۆ بکرێ ئەوە یەک لەو هۆکارانە بوو کە زەواجکردنەکەیان سینگڵیەکەیان درێژە بچێشێت بۆیە مەسئلەکە زۆر وردە مەسئلەکە هەندێک جار هۆکاری کەسی لە ناوە و بابەتێکیش هەیە زۆر جار دەمەوێت زۆر بەڵام گرنگە کێمە باس لەوە دەکەین دەرێن توێژینەوەکانیان تیورەکانیان ئەو بابەتانەوەیان گوتووە تیوری دەرەوەی ئەم ناوچەی خۆمان ڕەنگە دەقاودەق بۆ خۆمان نەگونجێت چونکە کە باس لە سینگڵی دەکرێت لە ئەوروپا زۆر جیاوازە لە سینگڵەکەی ئێرە بڕۆ لەوێن دەرپێ برێ ئەو سینگڵە و بڕیاری داوە زەواج نەکە بەڵام ڕەنگە جۆرێک لە هاوسەر یان هاوسۆزی هەبێ نەک هاوسەر ببوورە هاوسۆز
هاوسۆزیە بە یعنی سۆزی لەگەر بگۆڕێتەوە بە کورتیەکەی واتە لە پەیوەندیەکدا بێ کە لە لای خۆمانەوە ڕەنگە ڕێپێدراو نەبێ لە دیوە ئاینیەکەی بۆیە ئەو بابەتانە بەڵێ یان ڕەنگە پێیدا تێپەڕوو بێ و سەرکەوتو نەبوو بێت جیاوازە لەوەی کە لێرە نەیتوانیوە بە هیچ شێوەیەک بڕواتە ناو پرۆسەکە زۆر جاریش جێڕانەوەی هەندێک تەجروبەی ناخۆش بە نمونە فلانە کەس زەواجی کرد بەڵام جیا بووەوە ئیترەوانەی تریش ڕەنگە تیژی بخاتە سەرەوە جاری واشەیە مەسئلەکە لە نێر بۆ مینە دەگۆڕێ مینە زۆربەی جار لە کۆمەلگاکانی خۆماندا و لە کۆمەلگا شەرقیەکان یان بابرین بە تایبەتی لە کۆمەلگەی کوردی زۆربەی کات دوای ئەوەی بابەتەکان هەڵدەسەنجێنێت یان دەرێ بەڵێ یان دەڵێ نەخێر یعنی ڕازیمە یان ڕازی نیمە لە پرۆسەکە بەڵام نێرینە کۆمەڵێک بەرپرسیارەتی بە نەتوانی بڵێ قەرارەکە لای ئەوە مەسەلا بەرپرسیارەتیەکانی لە ئەستۆی وەکو تێچووەکە بۆیە هەندێک جار زۆر گەنجەیە زۆر گەنجەیە دەیبینم دەرێت زۆر تامەزرۆی زەواجم شەو نییە بیر نەکەمەوە لە مەسئلەی زەواجەکە بەڵام ناتوانم بڕۆمە ناو ئەم پرۆسەوەتە خلاصەی کەلامیانی بە کورتی و بە پوختی ئەو پرۆسەیە پرۆسەیەکی وەنا هەرزان نییە کە بەدڵی خۆمان قسەی لە سەرکەینیا تعلیقی لێبینیا پێمان زۆر گرنگە هەمومان لە چەند گۆشەیەکی جیاواز سەیریەکێک بکەین کە سنگڵە بڕیاری پێشوەختەی بەرامبەر نەکاتمان نەما ئاخر قسە چی ئەڵەی بەبینەران لەسەر ئەم بابەتە من داواکارم بەردەوام پێش ئەوەی من حکم لەسەر یەکێک بدەم لەسەر بەرامبەرەکەم بدەم خۆم بخەمە شوێنی ئەو حکومم قبوڵە ئەگەر قبوڵم نەبوو وام هەست کرد کەسایەتیم دەڕوشێنێت و وام هەست کرد بە جۆرێک لە جۆرەکان بارگرانیم بۆ دروست دەکە تکایە بە هەوڵ دەین بۆ بەرامبەرەکەشمان ئەو جۆرە قسەیان ئەو بابەتە نەوروژێنین و بریندارینەک دەست خۆش خانم دوا قسەم بۆ بکە حەزەکەم ئەو پرسیار وەڵامی و پرسیارە بدەم کە جەنابەت لە دکتۆر پرسیدان کە چی بکەین بێت بە پرۆسەیەکی نۆرمال باش بە شتێکی نۆرمال لە ناو کۆمەلگا دوو بابەت هەیە یەکەم شت ئەوەیە کە کۆمەلگاکەی ئێمە بەپێ ئەوەیە کە چۆن وەکو عشیرەتین عشایرین خێزانەکان هەموو پێکەوە تێکەڵن ڕێز لە گۆرە بچکو یەکتر دەگرن تەداخل لە بڕیاردان دەکەن یەکەم شت لەو بابەتەوە نەک تەنها ئەم بابەتە زۆرینە بابەتەکان تەداخل نەکرێت هاوکاری بکرێت ڕێنمایی بکرێت بەڵام تەداخل نەکرێت ئەمە کە تەداخل نەکرا تا ڕادەیەک تعلیقەکان کەمە بێتەوە ئازارەکان کەمە بێتە توانجەکان نامێنێت ئەمە بابەتێکی تر ئەم لاکەی تریشی ڕێزی لێ بگرین ڕێز لەو کەسە بگرین حتمما بۆ نمونە من تەنها وەکو دکتۆر وتی تەنها لایەنی خۆمە سێر نەکەم هەر بابەتێک وەکو پول وایە وەکو پارە وایە دوو ڕووی هەیە لەوانەیە من ڕوویەکی ببینم بەڵام ئایا ئەو ڕووەکەی تر چییە گرفتی هەیە باخۆی چارەسەری بکە زەمانەکە چارەسەریەکە هەدەفی هەیە زەمانەکە ئەیگەێنێت و دیسانەوە ئەگەر هاوکار بین لەگەڵ ئەو بابەتە ئەو پرۆسەیە وەکو مامۆستا فەرمووی بۆ 92% بێ با 100 بێت کە تۆ لەگەڵی هاوڕا بووی زەختت لێ نەکرد هەندێکجار لەسەر زەختکردنە لە ڕقاڵی من هەر مرد ناکەم یان لە ڕقا هەرژن ناهێنم ئەوەندە زەخت و توانجی هاتوتە سەر هەر لەسەر ڕقا بەڵام ئەگەر درکی پێ بکەی بۆ شخصە درکی پێ بکەی سەبر ئەویش لە کاتێکی خۆیان احتیمالە 2 ساڵ پێش مەرگەکەی احتیمالە 1 ساڵ حتا ئەگات بەو نەتیجەی کە ئەبێ پرۆسەیەک دروست بکات و پێک بهێنێت کەسێک پەیدا بکە کە پێکەوە مەچ ببن پێکەوە ئەوەندە مامۆستا دوا قسە لەسەر سنگڵ دوا قسەم بۆ بکە کە چۆنی ئەم کۆمەڵگەی تر تۆ ئامۆژگاری تۆکو مامۆسای چینی چیەکە دەسوپر لەگەڵم بابەتا نەرم کات ئەوانەی کە چاوەڕێ ئەوەکەن هەر شتێک لە مێشکیانایە بۆ خۆیان دابنیشن لەگەڵ خۆیان قسە بکەن سەقفێکی زەمەنی دابنێن بەسن کچێک چاوەڕێ کوڕێگەکە ئەوی ژەڕڵێ مانگە نام ساڵە ناوە سەقفێکی زەمەنی دابنێگە سەقفە زەمانەکەی تێپەڕان ئیتر نەوەستێ لە ڕێی و هەموو خۆشیەکان کۆمەکەرەوە لەو ڕەگەزەی بەرامبەرتە لەوانەیە نێت و بەعزێک شت هەیە وەکو عشق وایە سحرەکە فەنەکە لەوەیە نەگات ئەگەر گەیش بەتاڵە بێتەوە جوانە بەڵێ جوانە باش من قسەکەم ئەوەیە وەکو مامۆسایەکی ئاینی چکۆم بۆ گرنگە چکە ئەو دیوەدینیە زۆر لە پشتی سەری خەڵکا هەیە کە ئیمان این زەواج نیوەی ئیمانە و خەڵکی سنگڵ دایمە نیو ئیمان سەیرەکرێت بەڵێ باشە مەبەسم لۆیە بەڵام ئەم نیو ئیمانیە چکە لێم پرسیت باشترە لەوەی کە تۆ کەسێک بێنیت بۆی کە ئەمەی پێچاکەی ئەبێ بە قەنەعەتەوە کەس بەڵێ لەسەر ئەساسی زەواج بکەی
من بۆ ئەوە ژنێک نهێنم چکە دەوڵەمەە بۆی من پێی دەوڵەمەند بم دەستخۆش بەڵێ یام بیر لە شتێکی تر بکەم و غیری زەواج غیری خۆشەویستی غیری محیبەت دەستخۆش من دەستخۆش من لە کۆتاییە قسەیەکم هەیە بۆ با بڵین منی شەروا باسەکەم بە ناوی سنگڵەکان کە بەشێگەوانی کە تەرویج بە سنگڵبوونی خۆیانەوەکەن من ئەمە لە تێڕوانینی پیاوانەوە سەیرەکەم بۆیە ئەڵێ سنگڵم یا بۆیە وا ئەڵێ لە بەروی زۆرترین کچ لە خۆی کۆبکاتەوە جۆرێک لە مارکتینی تایە ئەمە و جۆرێکی تر لەوانەی کە بەڕاستی بە هەر هۆکارێک بێت لەو هۆکارە زانستیانی کە باسمان کرد ژیانی تاچی هەڵبژاردووە ئەوە ژیانی خۆیەتی لەبەرەوە تۆ نەوەکو دین تەداخلی بکە نەوەکو کۆمەڵایەتیش تەداخلی کە و ئامانجی ئەم بەردامێ ئەوە بووکە وشەی سنگڵ تۆزێک لەو تەنز و قسە و پێکەنین و مایکی سۆشال میدیای بینینە دەرەوە بە دیوێکی کۆمەڵایەتی و زانستی و دەرونی باسی بکەین. وافیس.